سەرەتا ڕێز و سپاس و خۆشەویستیم بۆ ئەم پەیجە جوانەی بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی سلێمانی و بەشی ڕاگەیاندن دەستخۆشی بۆ ئەستافە جوانەی لە پشتی کامێرەوە کۆمەڵێ سەربازی ون ئەرک و چارەشیەکانی ئەم بەڕێوەبەرایەتیە گواستنەوە بۆ هاوڵاتیان و بۆ سەرجەم کارمەندان. بەڕێزان، بەشی باخچەکانی بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان لە ساڵی 2014ەوە لەم بەڕێوەبەرایەتی ئێمە دامەزراوە. ئەرک و چارەشی بەشی باخچەکانی بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان خۆی دەبینێتەوە لە سەرپەرشتیکردنی بەشی باخچەکانی شارەوانیەکان کە 41 شارەوانی لەژێر سەرپەرشتی بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی سلێمانی دابەش بوون بەسەر سنووری قەزا و ناحیەکانی ئەم بەڕێوەبەرایەتیە. بەشی باخچەکانی سەرجەم شارەوانیەکان 280 باخچەیان هەیە. ڕووبەری باخچەکان بە مەتر دووجا 1,082,458 مەتر دووجا ڕووبەری سەوزاییمان هەیە. ڕووبەری باخچەکان ئەگەر دابەشی بکەین بە دوانم 432 دوانم ڕووبەری سەوزاییمان هەیە. نەمامی سەرشەقامەکانمان 141,110 نەمامان هەیە. خۆشبەختانە ئەم ڕووبەرانە لە ناو بەڕێوەبەرایەتیەکانی سەر بە وزارەتی شارەوانی خۆشبەختانە ئێمە پشتی شێرمان بەرکەوتەوە کە ڕووبەری سەوزایی لە بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی سلێمانی ڕێژەی ستاندەری جیهانی تێپەڕانوە لە ساڵ 90 دەرچووە کە خۆی ڕێژەی ستاندەر لە 7 بۆ 15ەیە، ئێمە لە ساڵ 90 تێپەڕیوە. خۆشبەختانە ئەمەش لە دوای دروستبوونی بەشی باخچەکانی بەڕێوەبەرایەتی سەرپەرشتیکردنی ڕاستەوخۆی ئەم بەشە بۆ سەرجەم شارەوانیەکان ئەم ڕێژەیە زۆر زیادی کردووە. ڕێژەکە لە 5%ەوە بەرەو سەر ڕۆشتووە بەپێی ئەو داتانی کە لەبەردەمانە بەپێی ئەو سەرپەرشتیی کە کراوە. ئەم سەرپەرشتیش کاکرێ لەلایەن کۆمەڵی ستافی ماندوونەناس و ستافی زۆر چالاکەوە بەڕێوەچێ. ستافەکەی بەڕێوەبەرایەتی باخچەکان لە ناو گشتی شارەوانیەکان خۆی دەبینێتەوە لە 11 ئەندازیاری کشتوکاڵی 6 ڕابەر بەنسبەت شارەوانیەکانیشمانەوە. شارەوانیەکانی دەرەوە 9 ئەندازیاری کشتوکاڵیمان هەیە. بۆیە بەردەوام ئەندازیارەکانی ئەم بەشە سەردان و سەرپەرشتی شارەوانیەکانەکەن. سەرپەرشتیکردنەکانیشان خۆی دەبینێتەوە لە ڕێنماییکردن و هاوکاریکردنیان. هاوکاریکردنەکانیان بە ئامادەکردنی دیزاین دەرخستە بۆ باخچەکانیان بەدابینکردنی پێداویستیەکانیان. ساڵانەش ئێمە ڕێز و سپاسەوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی کشتوکاڵی سلێمانی بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی سلێمانی کە هەمانگیشی تەواومان هەیە لەگەڵیانە بە دابینکردنی نەمان بۆ سەرجەم شارەوانیەکانمان. لە 4 ساڵی ڕابردوو بڕی 70,000 نەمام دابین کراوە و بێ بەرامبەر دابەش کراوە بەسەر سەرجەم شارەوانیەکانمانە. بەڕێزان، سەرجەم باخەوانەکانی کە هەڵەسن بە کاری سەوزایی لە سنووری شارەوانەکان و سنووری چارەشیەکانمانە 370 باخەوانی هەمیشەییمان هەیە لەگەڵ 612 باخەوان کە بە شێوەی گرێبەست کارەکەن. بێگومان هەموو ئەرشێک و هەموو چالاشیەکەکرێ ئاستەنگ و تەنگ و سەڵەمەیەتە ڕێگای. ئەو ئاستەنگانی کێتە سەر ڕێگای ئێمە بەهۆی ئەو قەیرانداریەی چەند ساڵێکە بەرۆشی حکوومەتی هەرێمی کوردستانی گرتووە. ساڵانە سیستەمێک پەیڕەوە کرا، هەست فەرمانبەرێک کە خانەنشین نەکرا فەرمانبەرێکی نوێ ئەخرایە شوێنی. بەڵام چەند ساڵێکە بەهۆی ئەم قەیرانەدارایی و ئێمە تووشی ئەو گرفتە بووین. کۆمەڵێ باخەوانی شارەزا و کۆمەڵێ باخەوانی زۆر باشمان ئێمە خانەنشین بووە، بەڵام بەداخەوە ناتوانین کەسی باش بخەینە شوێنیان، وارەوە بە گرێبەستیش ناتوانین کە خەڵکی تازە دامەزرێنین. کەمە خۆی لە خۆیان گرفتی زۆری بۆ سەرجەم شارەوانیەکان و بۆ باخچەکانمان دروست کردووە. ئەگەر ڕووبەری سەوزاییەکە ئێمە بین دابەشی ڕووبەری ئەو ژماری باخەوانانی هەمانە دابەشی ڕووبەری سەوزاییەکان کەین ئەبینین ئێمە لەوێ کەم و کوڕیمان توژەوێت چووکە دوانوێ سەوزی لە پاش سەوزکردنی پێویستی بە باخەوانێک هەیە بۆ بەردەوام سەرپەرشتیکردنی. ئێمە لەو بەشەیە کەم و کوڕیمانەیە. بەشێکی تری کارەکانمان کە ساڵانە ئێستا خۆشبەختانە کۆمپانیەکانی خۆڵوخاشاک هەڵەستن بە پاکردنەوەی خۆڵوخاشاک لە سەرجەم قەزا و ناحیەکان و ناو سنووری پارێزگای سلێمانی. سنووری چارەشی ئێمە سنووری دەرەوەی پارێزگای سلێمانی قەزای مەرکەزی سلێمانی لە قەزا و ناحیەکانە. یەکێک لە کار و چارەشیەکانی ئەو کۆمپانیانە ئاودانی نەمامی سەرشەقامەکانە. لیژنەکانی ئێمە بەردەوام لەگەڵ لیژنەکانی بەشی ژینگە بەردەوام سەرپەرشتی و بە دووادارچوونەکەن بۆ ئەو کارانی کە کۆمپانیای ئەنجامێدا لە سەرجەم شارەوانەکانی دەرەوە بە ئاودانی نەمامی سەرشەقامەکان بە ڕێنماییکردنیان بە هاوکاریکردنیان. لەگەڵ ئەوەشتا لیژنەکانمان کە دەرەچێت نوێنەرەکانی ئەم بەشەکە دەرەچن لەگەڵ نوێنەرەکانی بەشی ژینگە
ڕێنمایی ئەو بەشەش دەکرێ و هەروەها سەردان و هاوکاریکردن و ڕێنمایی بەشەکانی ناو شارەوانەکانی خۆشمان دەکرێت. بۆیە دووبارە من لێرەوە دەستخۆشی ڕێز و سوپاسم بۆ سەرجەم کارمەندانی ئەم بەشە، بۆ سەرجەم کارمەندانی بەشی باخچەکانی دەرەوە، بۆ سەرۆک شارەوانەکان بەڕاستی هاوکارن، بەڕاستی کەسانی دڵسۆزن، کەسانی دڵسۆزی ژینگەن. ئەوەی چکە ئەوەی کە ئێمە لەبەر چاومانە ئەوەی لە لای بەڕێزیشان معلومە کە ئێمە باسی ژینگاکەین سەوزیەتە بەرچاومان. بەداخەوە ئێمە چەند ساڵێکی زۆرە ئەم بەشی ژینگە و بەشی سەوزایی لە وڵاتی ئێمەیە فەرامۆش کرابوو، بەڵام خۆشبەختانە بە هاوکاری هەموو ئەو دەستگایانی کە پەیوەستن بۆ کارانەوە بۆ بەتایبەت لە ناو بەڕێوەبەری خۆمانە چ بەڕێوەری گشتی چی جێگری بەڕێوەری گشتی کە بەشەکەی ئێمە بەشێکی تایبەتمەندە لە ڕێگای جێگری بەڕێوەری گشتی بەشی هونەری و ئێمە کارەکانمان زۆربەی زۆری ئەنجامەدەین. خۆشبەختانە هەردوو بەڕێزەکە هاوکارمانن، هاوپشتمانن، بەدوامانەوەن، کار ئاسانی زۆریان بۆ کردوین بۆ سەرجەم پێداوی سێکارمان. ئەوەی کە ئێمە داوامان کردووە ئەوەی دەتوانە بۆ دەتوانێت ئەوانە بۆ زیاتریش هەوڵیانداوە لەگەڵمانە کە دابینیان کردووەمان. بۆیە لێرە من دووبارە سوپاسی ئەو بەڕێزانشەکەم، سوپاسی ئەو بەڕێزانەکەم کە هاوکارمان بوون بۆ پشتیوانە، خوا پشتیوانی هەموودای بێ بۆ بەردەوامبوون لە کارەکانمانە و دووبارە سوپاس بۆ ئەم پەیزە جوانی بەڕێوەبەری گشتیمان و بۆ بەشی ڕاگەیاندنی بەڕێوەبەرەتیمان کە کۆمەڵی ستافی ماندوونەناس لە پشتیانەوەن کە کارەکانمان بە بەردەوامی لە پەیجەکەی ئەوانەوە بە سەرجەم بینەران نەناسێنێ. دووبارە سوپاسانەکەم.